لێرە باسی کۆمپیوتەرمان کرد سەرەتا پێناسانینی کیبۆرد و چۆن و چەند بەشە چکە ئێمە هەمووان دەزانین ئەوەی کە شارەزایی هەبێت لەسەرەوەی ناوینە دەتوانێت بە ڕێگای کیبۆرد فێری کۆمپیوتەر بیت لە ڕێگای کیبۆردیشەوە ئیش بە کۆمپیوتەر بکە. وەکۆی کە هەمووان دەزانین ماوەس هەیە لەگەڵ کیبۆرد، ماوەس بۆ نبینیان بە هیچ شێوەیەک بەکار نایە لە بەرۆی بە هێمە جوولانێکی ئەوە یەکسەر شوێنەکەمان لە تێک دەچی، بەڵام لە ڕێگەی کیبۆردەوە هەم زانستی تر هەمیش دەتوانین ناوینەکان فێر بکەین بە ئاساندنی شێوە. اینجا لێرە فێرمانکردن کە دوگمەکان لەگەڵ چی بەکاردێ لەو چی بەکاردێ و بەشەکانی کۆمپیوتەرمان پێناساندن. دواتریش چۆن دەچینە سەر شاشەی کۆمپیوتەرەکەمانە دەسکتۆپ، لێوە بەرنامەکان چۆن بە دوایدا دەگەڕێن، دواتر چۆنیەتی دروستکردنی فۆلدەر، دوگمەی ئەپلیکیشن چۆن پێدا دەگەڕێن کە چی تێدایە چمان دەوێ، لەگەڵ نووسین کە چۆن بتوانین نووسین بکەین و خەت بەجێبێڵن و بینی پێ بدەین، کۆمەڵێک بەرنامەی دیکە کە بەڕاستی بۆ نبینان وەزایدان ئینتەرنێتشمان پێگوتوینەوە.